والله زاري لقوا فردار دان اللي بكشتكون نحوي بس كاتمو مال يعني مارو من دالي خوما بينم يا كتشي قلت كم كاوانا بينم يعني وهاستكم كاري تشمو كردني أما أنا حلالي شلون لكيه ودست كردوا والله نو صالة بيشفرني كم نو صالة يشفرني كم أو كم روج رمضان يعني ساعات دوني وكاتي نسيشيا تابانجي مغربي لين أنا الروج الشنين ودينه أو رمضان أجر رمضان نبي روج نديك ساعات سيشوي سيوني وشوي زاري ويدوني وشوي ديني شيء زاري ويتا مغربي زاري ويانا تاني ورانا كين نخوض خونا إيش يعني بس إيش حلالة إيش خوشة كفار دبيت وهول ديرو إيش كفارة حلال بدس بيني لونا مار من دار باشا قبل بس هي كردني ناني حلال لم كاتولون سردمية أرسانة يا زعمت زور زعمت والله يعني استا مثلا أتوهر الشكل بيسر بخوراز بس الشكل دبيلي الشكل بزاني دەبی ئیشەکەی بزانیت دووەمینیش بڕۆ ئێستا یانیەتی هەرچی شەکەی نەپارە لە بازاڕیمانەیەت یانی ئەو معاشات ئێستا کە خەڵک و معاشی وەرگرتێ زۆربەی زۆری چووە دایتەوە قەردی هەمووی دایتەوە قەردی ینی خەڵک بەچ بێتە بازاری شتی بکڕی تا پارە بکەویتە بازار باشە ئەمە بە ڕۆژووین تینومانە بێت برسیمانە بێت هەستێکت هەیە بۆ خۆی گەورە بە ڕۆژویت و بەڵام لە پاڵەوەشە خەریکەوەی کەنانێکی حەڵاڵ بۆ خۆت و بۆ زۆر شکرم یانی ئێستا لە ناویشی فڕنی خەڵک لەوانێ زۆربەی زۆری بڵێ لە بەو گەرمایی یعنی لەنا ئەوی شش سبێنێ زوو ئەستا تا ئێوارەی بە زمانی بە ڕۆژیش لە خوای بە زیاد بێەوە تقریبەرەوە ساعت چارن نەتێنیتم نەبرسیتم نەیز یعنی خوای گەورە و قووەتەی دایمێ تا ڕسپەچی حەڵال بەدەست بینیم لۆمارم دار باش هەتا ئێستا بووە پێشنیاری کارێکت بۆ کرابێت کە زۆر باش بێت بەڵام گومانت لێ هەبێت کە ئەوانەی لەو کارە پەیدایەکەت حەڵال بێت بێت بەڵێ زۆر ئێستا شخصی خۆم لێرانە مەسەلە ئەوە تقریبا 5 ساڵەبی لێرانەمە ساعی فڕنی کە سیقەی بە منە زۆربەی زۆری حساباتەکانم نەکەم یعنی ئەگە مەقسەد بیتن هەر چە پارەی بمەوێتە نەتوانە ببە وای لێ یەکەم هەرەستیش پێ نەکاتن بەس ئەو پارە حەرامە یعنی چێ یعنی هەبووە پێشنیاریەوە بۆ کرابێت کە ئەو ئیشێکە ئەیکەیت یعنی جیاواز لەو ئیشێکی ئێستاەکەیت کە فڕنە و نانەوەخانەیە پێشنیاری ئیشێکت بۆ کرابێت کە ئیشەکە داهاتی ماگانەی باش بێت بەڵام گومانت لێ هەبێت کە حەڵاڵە یان ناوەڵا تا ئێستا ینی ئەو پێ تقریبا 9 ساڵە بینێ ناویشی فڕنیمە هەری شەکم کردی ئیشەکی حەڵال بووە دەست لەو شتی حەرام ناوە باشە چ هەستێکت هەیە کە هێواران ئەڕۆیتەوە بە نانێکی پەیدانێکی حەڵاڵت پێیا کردووە و بە هیلاکەتی و مانیبوونی خۆت وەڵی لێرانەکە لە سەیشیمە ینی مادیبوونەکی زۆرە ینی وەڵی زارمی لەگەڵ فەرداردانە لە بە پشتی خۆ ناهەوێ بەس کاتمەوە ماڵە ینی مارو منداڵی خۆمە بینم یا کچەکی گچکەم کاوانە بینم ینی وە هەستەکەم کاری چیشمە باشە بەو شەیەکە گەر بۆم باسی نانی حەڵاڵ بکەیت نانی حەڵاڵ لای تۆ چێگەێت والله نانی حەڵاڵ ئەوەیە ینی ئەگەم مەقسەدم شتی حەرامی ئیشتی حەرام زۆرە کە ئەتوانم پێشی بمە سایبی زۆرشتی ئەتوانم پێی بمە سایبی زۆرشتی بەس نە ئیشەکی حەڵاڵەکەم کە لێرە و لەو دنیاش هەر دڵخۆش لە مانگە ڕەمەزان و هەنا ماوەی کارکردنتان کەم کردوتەوە وەڵ ئەرێ وەڵا ئێستا مەسەلەن پێش سعات 2 شەوێ 3 شەوێ داهاتین ئێستا سعات 2 بەیانیە تا مەغریبێ کە جمەلابانج داوەنجی نەچینەوە شەفتی دیکە دێتە سعات 9 شەوێ تقریبا تا لای پاش ئەو ئامادەکاری دەکەن بۆ پاشێەوە بەڵێ دەست سەلامەت